میوانێکی خۆشەویست لە ستۆدیۆی دەنگی گەلی کوردستانە، ئەویش دارەوان محەممەد بابەکر، پاڵەوانی لەش جوانی. کاک دارەوان بەخێر بێی بۆ ستۆدیۆی دەنگی گەلی کوردستان. زۆر سپاس. بەخێر بێت. سپاس دەکەین بۆ دەرفەتان. بەخێر بێ سەرچاو. کاک دارەوان لە دوور و نزیکەوە من کەمێکت ناسم، بەڵام ئەمەوێ خۆت بناسێنی. فەرموو. سەرەتا سپاس بۆ میواندارێتان، ڕێز و خۆشەویستیم بۆ هەموو کارمەندانی دەنگی گەلی کوردستان. من دارەوان محەممەد، خەڵکی شارباژێر، گوندە جوانەکەی قەشانم. ماوەی 10 ساڵ لە بواری لە جوانیا کار دەکەم و ئێستا ڕاهێنەرم لە هۆڵی پڵۆجیم لە ڕاپەڕی. بەڵێ با بزانین ئەم باسی لەوە کرد پاڵەوانی لەش جوانیە، وەرزشی لەش جوانی. با بزانین بەشداری پاڵەوانێتیت کردووە کاک دارەوان. پێم خۆشە پێمان بڵێ ئەم پاڵەوانێتی کەی بەڕێوە چووە و لەکوێ بەڕێوە چووە؟ ئەم پاڵەوانێتە لە 25 حوتی ئەم ساڵواتە 2025 لە شاری هەڵەبجەی شەیدی خۆشەویست بەڕێوە چوو. بەڵێ کاک دارەوان، پاڵەوانێتی کە ئێوە بەشداریتان تیا کردووە بێگومان جیاوازی لە وەزندا هەیە. ئەو پاڵەوانێتی کە تۆ بەشداری تیا کردووە و توانیتە پلەیەکی باش بەدەستبێنی، لە وەزنی چەنددا دابەزیوە توانیتە پلەی چەندەم بەدەستبێنی؟ ئەو پاڵەوانێتی من بەشداریم تیا کردووە خۆی چەند فیەیەک بووە. من لە فیی بۆدی بۆڵدینا بەشداریم کردووە. فی بۆڵدینیش بە پێی وەزن بۆ نمونە دابەشەکرێ بۆ 10 وەزن لە وەزنی 60 و 65 و 75 ئەڕواتە سەرەوە تا 100 زائیسا. من خۆم لە وەزنی 85 بەشداریم کردووە. سپاس بخوا توانیم پلەی یەکەم بەدەست بێنم. بەدەر لەوەش ئەم پاڵەوانێتە ئۆڤەرئۆڵی تیا بواتە یەکەمەکان دیاریەکرا. ینی لە هەر دەوەزنەکە هەموو یەکەمەکان هێنرێنە سەر ستەیج و یەکەمی هەڵەبژێرێ. ئەویش پێوترێ ئۆڤەرئۆڵ. سپاس بخوا توانیم لەوەشە پلەی یەکەم بەدەست بێن، واتای لەناو هەموو یەکەمەکانە یەکەم بەدەست بێن. سەرکەوتوو بێ بۆ خۆت خۆش هەر یەکەم و یەکەمیش بی. هەر یەکەم بووە. هێرش باسەوەی کردوتی ئەم بە لە وەزنی 85 تۆ دابەزیم. باشە من پێم خۆشە ینی ئەوە ڕوونکەیتەوە بزانین ئەگەر یەکێک 80 بێت هەتا 85 ینی 80 بۆ 85 لەو بینەیە دا ئەبەزێ خۆمەرجنی ئیلا هەر 80 بێ ئەبێ 81 بێ 82 بێ. بەڵ خۆی وەزنەکان لە خوار وەزنی 60ەوە لە خوار وەزنی 60 تا وەزنی 60 ئەوە هەر بەرێگەکەی بۆ نە 50 تا 60 بەرێگە کە بووی بە 61 وەزنەکە و بەر ئەچیتە وەزنی 65 ینی 61 و 62 63 و تا 65 بەرێگەکەی. کە چوویتە 66 یعنی وەزنەکان بۆ شێوەیە ئاڕۆ. ئێستا من وەزنی من بۆ نمونە 85 بووە. باشە یعنی بۆ نە وەزنەکانی کە بوومە بە 86 یان 87 ئەبووە لە وەزنی 90 تا دابەزێ. ینی وەزنەکان 5 سەرەکەوێت. بەڵێ کاک دارەوان، ئایا جیاوازی وەزنەکان هیچ پەیوەندێکی بە تەمەنی ئەو بەشداربوو هەیە؟ ناجیاوازی وەزنەکان من لە متەقەدیما دابەزی. متەقەدیم پەیوەندی بە بەس بە وەزنەوە هەیە، بە تەمەنەوە نییە. بەس هەر لە هەمان پاڵەوانێتە فیئێکی تیا بوو بە پێی تەمەن بوو. بۆ نمونە تەمەنی 35 بۆ 40 ساڵ بەرەوسەر و 40 بۆ 45 بەرەوسەر. ئەم فیانە ئیتر بە پێی تەمەن بوو، بە پێی وەزن نەبوو. من هەر لەو فیاشا بەشداریم کرد و سپاس بخوا لەوەش توانیم پلەیەکەم بەدەست بێن. سەرکەوتوبی. من پێم خۆشە با بچینە باسی ئەومان بۆ بکە هێرش بزانین چۆن خۆی ئامادە کردو بۆ ئەم پاڵەوانێتیە. وەکە زانین هەموو ئەوانەی کە ئەوە بەشداری لە پاڵەوانێتیەکەن بە کۆمەڵێک ناڕەحەتی و کۆمەڵێک ناخۆشی و کۆمەڵێک قورسایی ئاڕۆن، خۆگرتنەوە لە کۆمەڵێک خواردن و بەرنامەی خواردن و هەموو ئەمانە. جا پێم خۆشە تۆ باسی ئەومان بۆ بکەی بزانین تۆ خۆت چۆن ئامادە کرد بۆ ئەم پاڵەوانێتیە. بەڵێ خۆ ئامادەکردنی من سەرەتا لەلایەن مامۆسای زۆر خۆشەویست و مامۆسا بەهمان بەکەری خۆشەویست کە بەرنامە و پرۆگرامێکی زۆر باشی بۆ داناوم. لێرەوە ڕێز و خۆشەویستیم بۆ هەیە و دەستی ماندووبوونیە گوشم. ئیتر کە بەرنامەکەی بۆ داناوم منیش لەسەر ئەو بەرنامەی ئەو ڕۆشتوم و جێبەجێم کردووە. بەرنامەکەش بۆ نمونە لە ڕووی یاریکردنەوە، لە ڕووی بەرنامەی خواردنەوە، کۆمەڵشتی زۆر سەرەتا وتت لە ڕووی یاریکردنەوە. بزانین ڕۆژانە چۆن یاریت کردووە؟ بە تایبەتی لەو کاتێک کە خۆی ئامادە کردو بۆ ئەم پاڵەوانێتیە. ڕۆژانە تقریبان 4 بۆ 5 ساعت تەمرینم کردووە. تەمرینەکانم دابش کردبوو بۆ 2 بەش، ینی بەیانیان و ئێوارە.
بۆ نەشەفتی بەیانیان کە یاریم کردو هەم یاری ئاستم کردو هەم کاردیۆم کردو ئاتا ڕۆشن و ڕاکردن شتان بەلایانی کەمەوە سعاتێک بۆ ساعت و نیو یەک تەمرینی ئاستنەکەم کردو دوای ئەوە 45 دقیقە کاردیۆم کردو ئەمە شەفتی بەیان شەفتی ئێوارە بە هەمان شێوە سعاتێک بۆ ساعت و نیو یەک تەمرینی ئاستنم کردووە 45 دقیقە کاردیۆم کردو ئەی ڕۆژانە 4 بۆ 5 ساعت من هەموو ڕۆژێ تەمرینم کردووە. باشە مامۆسادارەوان کاتێک ئەم تەمریناکەی کاتێک ئەم ڕێهێنە ناکەی بێگومان لە ڕووی عساب و لە ڕووی نەفسیەوە هەز بە ماندوو بوونی ژەکەی جگەلەوەکە لە ڕووی جەستەیەوە ماندووی تا چەند ئەم ماندووبوونی جەستەی تۆ ڕەنگی داوەتەوە لە کردەوەکانتدا تا چەند لەو ماوەیەدا تووڕە بووی هەڵچوون حتمما ئەو بەردامە قورسێکی ئێمە جێبەجێکەین و لە ڕووی تەمرین و لە ڕووی خواردنەکان و ئەوە کە بۆ نمونە ئەرکێکی زۆر قورسە هەموو کەسێک ناتوانێت ئەم شتە جێبەجێ بکە بێگومان دایمە لەسەر عسابی عسابت هیلاکە جەستت هیلاکە مێشتێکت هیلاکە بەس یعنی ئەم یاری و ئەم بەردنامە ڕێژێ و ئەم ئامادەکاری کاکرێ بەڕاستی کەسایەتێکی ترە لێ دروزەکە عنی واد لیەکە کەسێکی خۆڕاگربی با بزانین بینە سەر خواردنەکان ئەو خواردنانەی کە لەو ماوەیە نەت خواردووە تا چەند حەزت بۆی چووە خواردنانە چی بوون کە ئەبێ بخورێیان ئەبێ نەخورێت چیت کردووە و هێرژۆنیم بیستم هەنێک کات ئەوان ئێوە کە بەشداریەکەن بە 2-3 ڕۆژ پێشەوە تەنانەوە بزانم ئاویش ناخۆن باسێکی ئەومان بۆ بکەین خۆی خواردنەکان ئەو خواردنانە زیاتر بۆنە ئەو خواردنانی کە ڕێگە پێدرا بوون بۆ من ئەو خواردنانی کە ڕێژەی پرۆتینێکی بەرزی هەیە و کە ئەو خواردنانی کە کاربۆهایدراتی تەندروستی تایە بەس بە ڕێژێکی کەم و سەوزەکان تەنانەت میوەکانیش بە ڕێژەیەکی کەم و ئەو خواردنانی کە یعنی مەمنوع بوو لەم کاتەیە بیخۆم خواردنە گازیەکان فاستفودەکان چاوریەکان شیرینیەکان ئەمە بە هەموو شێوەیە قەدەغە بوو یعنی من بیخۆم بەس بەڕاستی یعنی زۆر زۆر ناخۆشە شتێکی زۆر قورسە کە هەموو ئینسانێک ناتوانێت بیکە وەکو بۆ نمونە تۆ 3 مانگ بۆ 4 مانگ منعی بە هەموو شێوە شیرینیەکەی کە من یەکەکەم لەوانەی زۆر حەزم بە شیرینیە هەر زۆر ئیتر بۆ نمونە چەندەها جار لە کۆڕ و کۆبوونیان یان لە میوانداریە دانیشتوم چەندەها شیرینی خۆش دانراوە چەندەها خواردنی خۆش دانرا بڕواکان هێشتان پێ بڵم چوون بۆ میوانداری خواردنەکانی خۆم بردو چکە ئەو خواردنانەی لەو میوانداریە علی دانراون بەکە بۆ من نەگونجاو بوو ئەو ماوەیە ترسمەر هێلکەت خواردبێ و سنگی مریشک و بە زۆری ئەو شتانە یعنی خواردنەکان زۆربەی دووبارن بۆیە یعنی تۆ تەنانەت هەنجا خواردنی زۆر زۆر خۆشیژە خۆی کە دووبارە بۆ بێزارە جا بەهێرش دوای ئەوەی کە تەواو بوو خۆتان عرض کرد و پلەی یەکەمت بەدەستێنا هەر هاتیتە دەرەوە یەکسەر چیت کرد تەلەفۆن چی خواردنم بۆ ئامادەکەن یا ڕۆشتی دیسە مەطعامێک دانیشتویت چنێکە تا نزرۆی بۆ ئەو خواردانە لە دوای بەدەستێنانی ئەم نازناوە گەورە بزانین کارگەڕان چی خواردووە وەڵڵی جا خواردنەکان زۆر بوو نازان باسی چی بکەم بەس ئەو کاتە من چکە خۆم خەڵکی سلێمانی ماڵم لە سلێمانی پاڵەوانێتەکەش لە شاری هەڵەبجە خۆشەویست بووانە ئیتر پاڵەوانێتەکە زۆر زۆر یعنی کاتێکی زۆر زۆری خایەن ئەو فیی کە من بەشداریم کرد بۆ نمونە سعات تقریبا 7-8 ئێوارە تاوا بوو بەس پاڵەوانێتەکە بەردەوام بوو ڕۆی هەتا تقریبا 12 شەو ئیتر من هەر لە ناو هۆڵەکەیان مامەوانە کۆمەڵە خواردنی خۆم پێ بوو و وەکو شیرینی و هەنێشتی تر بەزەوم خوارد بەس دوایی کە هاتمەوە ماڵەوەی تر بەدڵی خۆم خواردنم خوارد کاک داراوان باسی ئەوەت کرد عەفو باس لەوەکە کە تا 8 ئێوارە تۆ کۆتاییت بە پاڵەوانێتەکەت هێناوە تا 12 بەردەوام بووە ئایا ئۆڤەرئۆڵەکەش هەتا 12 بوو دووبارە تۆ یەکەم بوو یانە سعات 8 تۆ ئۆڤەرئۆڵ بەدەستێنە ئۆڤەرئۆڵەکە یعنی لە فیئەی منە بۆ نەفیئی بۆ دیبۆدی چەند فیئەیەکی تریشی جابوو وەکو بۆ نە کلاسیک و بۆ دیکلاسیک و کلاسیک فیزیک و ئەمانیش بە هەمان شێوە هەنێکیان بەپێی وەزن و باڵا بوو تەنانەت لاوانیشی تیا بوو بۆ منە خوار تەمەنی 22 ساڵ بەرەو خوارەوە ئەم فیانەشی تیا بوو فیەکی تری تیا بوو نەچرال بوو ئەو فیەشی تیا بوو یعنی فیەکان بەڕاستی زۆر زۆر بوون یەک پێشنیارم هەیە بۆ ئەم پاڵەوانەتیانە ئەو کەسانی کە سەرپەرشی ئەم پاڵەوانەتیانەکان هیوادارم کە فیەکان بۆ شێوە زۆر بوون پاڵەوانەتە بکرێتە 2 ڕۆژ ئێستا یاریزان هەبوو بۆ منە لە بەیانیەوە لەو هۆڵەیە ئامادە بوو سعات 2 11 شەو
مش قرصة يعني في خوي بريكوتو شو صار ستيجو عرضي كردو ئەمەش یابوونێکی زۆر یعنی ئەو بەڕێزە باسی کردوتی ئاو گرتنەوە چاڕۆژەکانەوانە بە یاریزانەکە ئاگۆڕێ بۆ یاریزانیوە تەنانە 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژیش ئاو قەتعەکە یعنی ئاو خواردنەوە بە هیچ شێوەیەک نییە ئەگەر بە ڕێژێکی زۆر کەم ئەتوانێت ڕۆژانە ئاوێکی کەم وەری بگرێ بەڵام 3 ڕۆژ بۆ 4 ڕۆژ ئەبێ ئاو قەتعەکە بەدیلیەوەی چیە خۆنەوە ئاویش نەخۆن ئەو نەخۆن بەدیلیەوە چیە خۆن وڵی بەدیلی ئەوە چونکە بۆ نمونە تەنانەت خواردنەکانیشمان زۆر کەمە بێتەوە ینی هەفتەی پێش بتوڵەکە خواردنەکانیشمان زۆر بە حکمی ئەوی نانوشە زۆر ناخۆین لەگەڵ زۆر تونیشمان نابێت. باشە با بزانین تا چەند بەڕێوچوونی ئەم پاڵەوانێتیە بۆ پاڵەوانانی کوردستان گرنگە؟ وڵی بەڕێوەچوونی ئەم پاڵەوانێتیە زۆر گرنگە بەس پاڵەوانتی بە شێوەیە گرنگە بێ کە خەڵات و دیاری باشی تیاوێ بۆ پاڵەوانەکە خەڵات و دیاری باشی تیاوێ پاڵەوانەکە گرنگتر و بەقەوەترە بێ بە دڵنیاییەوە. کاک دارەوان ئەم پرسیارە ئەکەین بەڵام حەزەکەین یعنی پێش هەموو شتێک وەک خۆی وەڵاممان بیتەوە هەرچەندەوەکانی دیش وە خۆی بوو بەڵام چێ هاوکاری کرد و شێ هاندەرت بووە سەرەتا پێشەوەی ناوی کەس بێنم خوای گەورە پاڵپشت و هاندەرم بۆ کە لەوەی لەشێکی ساغ و تەندروستی پێبەخشیم و ئەو هێز و توانای پێبەخشیم کە بتوانم ئەو بەرنامە قورسە و ئەو یارێت چڕوپڕانە جێبەجێ بکەم. دوای ئەو ئەمەیە یەکەم کەس ناوی ڕاهێنەرەکەم و مامۆساکەم مامۆسا بەهمەن بەکەری خۆشەویست کە هەمیشە وەک و برایەک هاندەر و پاڵپشتم بووە. دوای ئەوە دایک و باوکم و خوشک و براکانم بە تایبەت نەریمانی برام کە هەمیشە هاندەر و پاڵپشتم بووە لە کاتی پاڵەوانی چوو لە دوای پاڵەوانچی کەسێکی دیریش ئەمەیە باس کەم خێزانمە کە هەمیشە وەک سەربازێکی ون نادیار بەردەوام هاوکار و پاڵپشتم بۆ چووکە بەڕاستی خۆ ئامادەکردم بۆ پاڵەوانێتی ئەرکوماندووبوونێکی زۆر یەوێت لە ڕووی خواردنەوە خواردن حازرکردن کە ئەو هەمیشە خواردنەکانی هەموو ژەمەکان بۆ حازر کردوم و بۆی جا کردومە و یعنی نەیهێشتووە هیچ نەخس و کەم کوڕێکم بێ و من وەکو خودی خۆم نەک لە کاتی پاڵەوانێتی لە دوای پاڵەوانێتیش هەر لەسەر بەردامجێکی باش و خواردنی تەندروستەڕۆ یعنی ئەو بەدل لە کاتی پاڵەوانێتی دوای پاڵەوانتیش هەر یعنی باندووە پێمەوە و هاوکارمە دەستیان خۆش بێ دەستیان ساغ بێ ینی ئەمانە هەر بە بنەماڵە باسی نەریمانی برایش بەتەڵە بەڵێ ئەویش ماوەیەکی زۆر و ئێستاش بە بەردەوامی کە بەشداری لە بتوڵەکانەکە هەمیشە پلەی یەکەم بەدەستێنێ وەکو پێشتری ئاماژەمان پێکرد ئەمان بە بنەماڵە هەمووی بەڵێن. کاک دارەوان دەستخۆشی لە هەموویانەکەنەوەی کە هاوکار و یارمەتی دەرت بووە بەڵام ئەمەوێ بپرسم باسی خێزانیشت کرد ئەمەوێ بپرسم ڕۆژێک هەبووە مەسەلەن سەعات 10 شەو 11 شەو 12 شەو کاتی ئەوە بێ کە خواردن بۆ ئامادە بکرێ و بە خێزانت وتی بێ خواردنەکەم بۆ ئامادەکە و خواردنەکەی بۆ ئامادەکردبی خواردنەکەی بۆ ئامادەکردمیان ئامادە نەکرد ئامادەی کردی بێ بێگومان تۆ بەتەڵ بێ ئامادەی ماشەڵڵا هەنی ئەوەنم بتوڵە کردووە بەدەل لەم بتوڵی کردوم چەنەها بتوڵی تریشم کردووە سپاس بەخواوانیش نەتیجەیەکی باشمە دەسێنەوە یعنی ئەوەنم بەردام و پرۆگرام هەبوو جێبەجێم کردو ئەوانە ماشەڵڵا ئێساویش وەک مامۆسایەکی لاتوە هەموو شتەکان نەزان یەکجار بۆ نەکە خۆم حازرەکەم بۆ بتوڵەیەک یەکجار لیستەکەی ئێمە یاڵام خواردنەکانم بەم شێوێ تاوی تر سەیری ناکاتەوە خواردنەکان هەموو ژەمێک شتەکان وە خۆی جێبەجێەکە بۆ مامەدار هەیە بۆ قەت ئامادەی نەکرد بێ ناوەڵی هیچکان نەبوو پاڵەوانێکی ئاو لە خواردن حازرەکەی کەسێ خۆی بەکوشت بڵێ حازر نییە. کاک دارەوان من وەکو دوا پرسیار پێتان وایە حکوومەتی هەرێمی کوردستان پێویستە چی بکە بۆ پاڵەوانان و ئەگەر لە حکوومەتی هەرێمی کوردستان گەڕێن یەکێتی نیشتیمانی کوردستان هەمیشە خزمەتی کۆمەڵانی خەڵکی کوردستان هەمیشە خزمەتی گەنجان هەمیشە خزمەتی وەرزش دۆستان هەمیشە خزمەتی پاڵەوانان دەکا لە ڕێگەی بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان پێتان وایە چ داواکارێکتان هەیە هەم لە حکوومەت هەم لە بۆردی وەرزشی یەکێتی نیشتیمانی کوردستان؟ وەڵی داواکاری من هەر بۆ خۆی خۆم نیە بە شێوەیەکی ئامە هیوادارم یعنی بۆ نمونە خزمەتێکی باش بە پاڵەوانان بکرێ لە کاتی پاڵەوانێتەکانە سپەسەرێکی باش بکرێ بۆ نمونە بۆ دانی خەڵات و دیاری تایبەت و گرنگ
بوون منە هەر پاڵەوانێک لەم پاڵەوانەتە خۆی ئاماداکە مەصرفێکی زۆرەکە بەدەم لەو هیلاکی و یاریکردنە چڕوپڕی باسم کرد ئەمە بەلایەک لەگەڵەوەی مەصرفێکی زۆرەکە پارێکی زۆر سەر بکە کە تۆ بۆ نمونە پاڵەوانێتێکەکرێ هیچ خەڵات و دیارێکی تیان نەبێ ئەو پاڵەوانیە ئەو پاڵەوانە بۆ نمونە کە ئەو پاڵەوانێتی کردزانی بۆ نمونە هیچ ئەنجامێکی وای نییە و خەڵاتی و دیارێکی باشی پێ نادرێ سا پاڵەوان هەبووە لێشێکی زۆر جوان هەبوو پلەیەکەمی بەدەست هێناوە ئەوانە یەک پاڵەوانەتی کردووە پلەیەکیم تاو لە دوای ئەو پاڵەوانێتی تری بە ئەنجام نەگەیاندوێت چکە زانیوێتی بۆ نە بەدەل لەو هیلاکەی زەحمەتی کە کێشاوێتی هیچ ئەنجامێکی ئەو تۆی نەبوو جا بۆیە من داواکارم کە خزمەتێکی باشی پاڵەوانان بکرێ هاوکاریکی باش پاڵەوانان بکرێ بڕوا بکە ینی پاڵەوانی وامان هەیە هەم لەڕووی مادی هەم لەڕووی معنەویانی لە هەردوو ڕۆکۆ پاڵەوانی وامان هەیە کە پشتیوانی بکرێ و پشتگیری بکرێ ئەتوانێت چەندەها پاڵەوانی گەورەی ئازبەرزی جیهانی بەدەست بێن بەدڵنیایە مامەسام هێنانەی کە لەگەڵ خۆت هێناوتن ئەم با بڵێن ئەم کاسانەمە چی ئەگەر بکرێ پیشانی بینەرانی بیت ئەم کاسانە کامێرەکە بەڵێ پیشانی کامەکەی بیت ئەمە کە بۆ نمونە لە ئۆڤەرئۆڵەکە لە یەکەمی یەکەمەکانم بەدەستێناوە ئەم خەڵاتم بەدەستێناوە 1 ملیۆن بڕ 1 ملیۆن دینار بووە و ئەمەش هەر لەگەڵ ئۆڤەرئۆڵەکە یعنی پێیان بەخشیم ئەم دوانە ئۆڤەرئۆڵەکە باسکەم بۆ نمونە من کە یەکەمەکانم هێناوە ئەم خەڵاتیان پیاوە ینی کە لە فیگەی خۆمە لە وەزنیان 75 یەکەم بووم یان یەکێکی تر لە وەزنی 65 ئەمە یەکەم بوون هیچ خەڵاتێکیان نەیاوەتێ بەڕاستی ئەمە شتێکی ناخۆشی هیوادارم یعنی زۆر ناچەنە پاڵەوانێتێکە پاڵەوانێکی زۆر بەهێز بوو پاڵەوانێکی زۆر بەباشی بەڕێوە چوو و ئەم خەڵاتانەشی تیا بوو من لێرە و دەستخۆشیان لێگەم سوپاسیانەکەم بەس هیوادارم زیاتر بۆ تەرژێرکردن و ئەو پاڵەوانانی بەڕاستی کە تۆ پلەی یەکەم بەدەسێنی چاوەڕێ شتێکی یانی ئەمە هەر بۆ خۆت خۆشە بۆ هیواین سواز بۆ میوانەکەمان داروان محەممەد بابەگر کە بە خۆشحاڵیەوە لە ستۆدیۆ ئامادە بووی سواز بۆ کاتێک کە بێمت بەخشی هیوادارین هەمیشە لە ساغ و تەندروست باش بی هیوادارین لە بتوڵەکاندا هەمیشە سەرکەوتوکەمە دەست بێری خوات لەگەڵ بێت کاتێکی خۆش سپاس دەکەین.